بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. ماکەرۆنی دۆلفینسی نییە. بەدڵی نییە چونکە دۆلفینسی نییە. دۆلفینسی. بسم الله الرحمن الرحیم. سلام علیکم. ئەم کاتان باش بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێنێکن جوانترین سڵاو و ڕێستان لێبێت. خۆشەویستانم، مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت. ئینشاءڵڵا مانگێکی پڕ لە خێر و بەرەکەت و سەلامەتی و تەندروستی بێ بۆ هەموو لایەکتان. ئازیزانم، من دانا ئەمینم. ئینشاءڵڵا ئەمساڵ لە پرۆگرامێکی نوێ بە شێوازێکی دیکە دێمە خزمەتان و دەبمە میوانی ماڵەکانتان. بەرنامەی خوانی ڕەمەزانتان پێشکەش دەکەم لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە. ئەمڕۆ شێف دیارمان لەگەڵا کە شێفێکی زۆر دەزانگینی شاری سلێمانیە، قۆزی شاممان بۆ ئامادەکات. ئێمە ئەزانین قۆزی شام زۆر شێوازی تایبەتی هەیە، بەڵام بابزانین شێف دیار چۆن بۆمان ئامادەکات و ئەو کەرەستانە چین لە قۆزی شامەکە بەکاری دەهێنێت. فەرموو پێکەوە چین بۆ مەطبەخ و بینە دەبین بزانم ئەمڕۆ شێف دیار چی ئامادە کردووە. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. سەرەتا بنای خوای گەورە بەخشندە مهرەبان، ڕەمەزانتان پیرۆز بێ خۆشەویستان بیسەران بەڕێزان. من شێف دیارم لە ڕێستۆرانتی کەژێوە لە خزمەتتاندا دەبم بۆ پێشکەشکردنی خوانی ئەوارانی ڕەمەزان. سەرەتا خواردنەکەی ئەم جارەمان قۆزی شامە و لەگەڵ سوپێکی زەعفەران کە دروستێکن بۆ شتیای ئێوارانتان زۆر خۆشە. پێکاتی خواردنەکانیشمان قۆزی شام پێکاتۆ لە گوێز، گێزەر، پەتاتە، بەزالیە، کشمیش، زەعفەران، کەرەوز، کونجی، هەروەها بە گۆشتی حەیوان بە مریشکیش. سوپەکەشمان پێکاتۆ لە نیشاستا، زەیت و ماجی مریشک لەگەڵ شیرە. ئێستا ئێمە دەستەکەین بە دروستکردنی سوپەکەمان. سەرەتا ئێمە تۆزێک لەم زەیتە بەکارهێنین. با تۆزێ جوان بخرچێ و کات پیازێکی بۆ جنین. پیازی زۆر ناوە، ئێمە تۆزێک بە تامەکەی بۆ شێوازە بە دڵی خۆتە پیاز چۆن بۆ یەجنین بەود بێت بۆ شێوازە تا بچووکتری بێ جوانترە. ئەمە پیازەکە بۆ شێوازەیە. جوان سوی بێتەوە. ئەو جا گوێزەرێکی تێکەی. گێزەر زۆر تێناکەم لەبەری تامەکەی زۆر نەگۆڕێ، گێزەر شیری نەبێ بۆ شێوازە. گێزەرەکە تۆزە گەوراکەم بۆی دەربکەوێت کە چی تایە. ماسا گێزەرەکە و پیازەکە وا سوورەوە. دواتر ئێمە نیشاستەکەمانێ ئەتوانین نیشاستەکە بە دوو شێوە بەکاربێن. شێوەیەکیان توانین لەگەڵ ڕۆنەکە سووری کەیتەوە، دواتر ئاوەکەی تێکەی. شێوەیەکی دیشە توانین بە جێ ئاوەکەی بگریتەوە بە نیشاستەکە ئەنجە دیکەیتە نایەوە. بەڵام من پێم خۆش بوو لێرەوە بەم شێوازە دیکەم.
جا شیرمان هەیە ئەم شیرە تۆزێک لەم شیرە گرینەوە بە ئاویسار ئەمە شێوەیە بێ بە ئاویسار بیریتە بۆی نەبێ بە کڵۆ ئەو شێوازە لەگەڵ شیرەکە کەیگریتەوە ئەبێت زعفرانی تێکەی زعفرانەکە ئەجابێ ئەمە زعفرانەکەشمان بە شیرەکە تێکرد ئەوە تۆزێ جوان باین بێت ئەو جا بێ بە سێ ماجی تێکەین عادەتەن بە ماڵە توانێت کەمتریش بەکاربێنی ئێمە دوانما بەزم ئەم سوپە بۆ یشتی هایە زیاتر ئێواران کە تۆ بە ڕۆژی مانگی ڕەمەزانی شەخوا گەورە لە ولاکی قبولکە عادەتەنە بێ سوپ خۆی بۆ ئەوەی ئێواران شتی هاو کاتەوە سایمە سوپەکەمان واخری کامادا بێت بەجابێ ئاوی تێکەین بەڕێزان ئەمە سوپەکەمان توانی بڵێن ئێستا بەر ئامادەبوو نەچێت ساحەتی خۆین بێت تاوە ئامادا بێ ئێمە خۆدی شامەکەمان ئاماداکەین خۆشەویستان ئێمە پاش کەمێکتی سوپەکەمان ئامادا بێت تا سوپەکە ئامادا بێت ئێمە با دەست پێ بکەین بۆ خۆزی شامەکەمان خۆزی شامەکە با شتێک تا بیر خەمەوە پێشتر ئێمە گۆشتەکەمان کۆڵاندۆ گۆشتی بەرخە زۆر جوان و ناسکە بۆ خۆزی شامە بێ بەتایبەت مریشکەکەشمان بە هەمان شێوە پێشتر کۆڵاندۆ سنگە بریانیشمان بۆ حازر کردووە لێ ناوە بریانی توانی زەد بێت قاوایی بێت تەنانەت توانی بە ڕوو بە هەنارش بیکەی خۆشتر و جوانتریش دەرەچێت ئەتوانی گێزەرەکە و کشمیشەکە و پەتاتی جنرا و پێشتر بێت سوورکرێتەوە بە کەرەوزەوە بە شێوازێکی جوان سووریکەیتەوە و ئەو کاتە ئامادەیەکی بۆ قۆدی شامەکە تەمەنەوە کونجیشمانەیە کونجی تێکەڵ سوورکردنەوەکان ناکرێ دوای شامەکە کە ئامادە بوو کونجەکە کرێ بەسەر شامەکەی بوو دیکۆرێک ئێستا ئێمە دەستەکەین بە چەورکردی ئەم قاپی شامە بۆ ئەوەی ژێر نەگرێ بە ڕۆنی خەست بە زەیت نابێت بێگومان ئەم ڕۆنە هیچ زەرێکشی نییە ئەمە هەم بۆنی خۆشە هەم تامی خۆشە ئەتوانی بەو شێوازە کونجی لەناو قاپەکە بێ بەو شێوازە برجێ لەگەڵە ئەمە نانی پاقلاوایە من ئەمە بەکارێنم زۆر جوانە چیناواتوانی بە هەویریش بیکەیت لە ماڵەوە توانی بە نانی هەورامی بیکەیت بەس ئەمە لە هەمویان ناجەحاترە و جوانتریشە ئەو شێوازێ هەیەنە زۆر زۆر ناسکە بێ بە وریە مامەڕی لەگەڵا بکەی بەم شێوازە مریشک و گۆشتەکە بە جیا بێ سوکرێتەوە نابێت لەکەوە سوکرێتەوە بەو شێوازە
بێ پەڕانی بێتە دەرەوەی دوای ئاوا قەپات بێتەوە. ڕێزان بەو شێوازێ ئەم دەسە ئاوالێکی بۆی نەدەڕێت. ئەوە لە ماڵەوە خۆشتر دروست دەکرێت بۆ خانمان بە تایبەت شتێکی کار ئاسانی بۆ ئەوانتوانی بیکەن. جا ئەمەش ئەبێ زوو هەڵگیرێ بۆی ڕق نەبێتەوە بەو شێوازە. ئێمە ئێستا دەست بەکەین بە پێکردنی سەرەتا ئەمە بریانی قاواییە. کوردی عەشاری خۆمانەوە قاتێکی تێکە یەکەم جار قاتێک. دواتر ئەمە گۆشتی بەرخە گەشت و کەڵاندوومە بە سووریش کراوەتەوە. ئەمە مریشکە سوور کراوەتەوە بۆ شێوازە. دواتر ئەمە هەمان ئەم شتانەیە کە دامناوە لێرە بەس من سوورم کردو ئەمەیانم حازر کردو ئامادە کراوە بەو شێوازە. زۆر ئاسانە لە ماڵەوە. ئەمە بۆ مانگی ڕەمەزان شتێکی زۆر خۆشە. تۆ لە پاشێوە نانە نەخواردووە تا ئێوارە ئاوە شتێکی ئاوە بخۆی کولفێکی ئەو نەشی تێ ناچێ بڵێ زۆر بێت. فەرموو ئەم شێوازە. دواتر بە هەمان شێوە برنجەکەی بەسەریا. بە خۆی بە کەوچک جوانترە بەڵام من دەستکێشم لە دەستایە کێشەم نابێت. ئاوالێکی بۆی نەکەوێت. تا ئێمە ئەمە تەواوین ئینشەڵا سوپەکەشمان ئامادە بێت. ما بێ داپۆشتێ بە جوانی بەو شێوازە. بەڕێزانجا من بە شێوازی کوردەوەرانی خۆمان مەقاڵەیەکم هێناوە بە غەڵووس. سومەکەش تامی خۆشە بێت سوپەکە چکونەوە هاڵێ بڕۆ برنجی فڵان شوێن بخۆ بە ئاگر لێنراوە بوون و بۆم کزێکیە ئەمەش بەشێکە لەوە. شامەکەش مازم تا ئێستا من یەکەم کەسم بتوانم هەیە خەڵکی هەیە کرد بەس خۆم تاکە کەسم کە بینیمە بە غەڵووس دروستی بکەم. ئەمە لەسەر غەڵووزەکە ڕایەگری بەشی ژێرەوەی بە خۆی برژێ زۆر جوانە برژێ. سەرەوەی منی سەرێشیسا ئەی برژێنین. ئەمە ئاوی گۆشتە تۆزێ چەورە. خۆم چەورم کردووە لەبەر ئەوەی ڕەنگی ئەمە جوان کات. بەو شێوەیە تۆ توانی زیاتری پێوەکی توانی کەمتری پێوەکی ئەوە کەوێتە سەر ڕقبەتی خۆ. ئەمە بەم شێوازە. دواتر هەر بۆ جوانی ئەمە زعفەرانە. ئەمان تەواو بوو. ئەوە بەسە چاوەڕێ واکەیت. ئەوجا ئێمە ئەسا دێت کەرەوزیشی بۆ بجنین. کەرەوز سوودێکی باشی هەیە بۆ هەموو کەسێک. کەرەوز پێکاتێکی سروشتیە تەنانەت بۆ بۆنی دەمیش خۆشە تامی خۆشە بۆ خوێن باشە وەکو زعفەرانەکە کە هەڵە 48 دەپەڕێنێ. ئەوە گوێزی هەورامانی خۆمانە بە شانازیە کە ئێمەی کورد خاوەنی ئەم گوێزەی کە خۆی گەورە پێی بەخشیوێن. ئەوە هە زۆر زۆر بەسوودە بۆ هەموو خواردنێک دەتوانین بەکاری بێن تەنانەت بۆ قەیسی بۆ تەپسی بۆ شامەکەش هەموو بەکارێنم. تا ئێمە ئەمە ئەیجرین کەرەوزە ئەم شێوازە. من نامێت زۆر زۆر بۆ دیشیکەم. ئەم کەرەوزەم تەنها بۆ شامەکەیە کە کاتێ دایەکەین ماخەم بەسەریا وەک دیکۆرێک جوانێکات. ئێستا با سێری سوپەکەمان بکەین بزانین سوپەکەمان لە چیایە. بسمیلا. ماشەڵڵا سوپەکەمان ئەوە ئامادە بووە. سوپ ئەمە بە زعفەران و پیاز و جێزەر و کەمێک نیشاستە خۆتان بینیتەکە چۆرمانەکە لەگەڵ شیرە
هەمویان سوودی خۆیانێ بە تایبەت زعفرانەکە تەنانەت زەنجەفیلیشی تێکرێت بەسم چووکە تونە بەکارم هێناوە ئەمڕۆ ئەمە گەورە بچووکەتوانی بیخوات مناڵ زۆر حەزیلەتی هیچ زەرێکی نییە و بۆ گەشەی مناڵی زۆر باشە ئەمە سوپەکەی ئێمە ئێستا ئامادە بووە. خۆشەویستان بەڕێزان ئێستا ئێمە سوپەکەشمان تەواو بوو دەستەکەین بە ڕازانەوەی قۆزی شامەکەمان بەو شێوازێک کە ئێستا بینیوتانە پێشتر ئێمە هەنێ ئەداواتی کەمان لابوو پێویستیم پێنەماوە لام بردووە بریانەکە دام نەناوە لێ چونکە لە ناو شامەکە هەیە برنجی سوورم بۆ ئامادە کردووە برنجی خەر درێژ زۆرش پێویست ناکە بەس هەروەکو مۆنزەڵێکی جوان دیکۆرێک خۆم بۆم زیا کردووە ئێستا ئێمە دەستەکەین بە ڕازانەوەی شامەکەمان کە ئێستا شامەکەمان حازرە بۆ شێوازە خانمان نەتوانن لە ماڵەوە بە فڕنی ماڵەوەی بیکەن چونکەوان لەوە چ نەتوانن مەقاڵی بەکاربێنن یان لەسەر تەباق بکرێن ناکرێت ئەمە بەو شێوازە ئاکرێت من زۆر گەرمە بەڕێزان ئەمە خۆت شامەکەمان لابێت بەو شێوازە ئەمە نەسووتاوە زۆر بەسەر کونجیەکەیەتی بۆ شێوازە ئێمە بێت دەستکەین بە ڕازانەوەی ئەمە برنجی سوورە ئەمە برنجی درێژە زۆر جواناوە برنجی کوردیە خۆیمانە پێویست ناکە بەس بۆ ماڵ پێواچێت تا حەدێک پێویست بکات بەم شێوازە ئێمە دەستمان پێ کرد ئەوە کردمان بە کڵاوی کوردی بۆ شێوازە هەندێک کەروزەکەی بەسەرە ئەمەی کە زۆر زەرور جوان بێ بۆی ئێمە ئەم ئاو گۆشە چەوراوەیە لە ماڵەوە ئەتوانی خۆت ئەو شتانە هەر ئامادە بکەیت بۆ شێوازە ڕەنگێکی جوانی تێبەخشێت بەو شێوازە ئەمە ئێمە شامەکەمان ئەتوانی بڵین ئەسانە ئەتوانی لە ماڵەوەمەش بەکاربێنی بۆ خۆ خۆشە لەگەڵە خەڵکەکە شتی وای خوا ئەمە توانین لێرە داینیە و دیکۆرێک مانزەرێک بەکاربێنی بە هەمان شێوی ئەم زعفرانی کە من بەکارێنن ئەمە شێوازی دروستکردنی قۆزی شام بوو ئێستا ئێمە ئەیبڕین قۆزی شامەکەی ئێمە با ئێوەش ببینن هەر عادەتەن جوانە بە سوبێکی جوانی شتێکی لەگەڵا بێت ڕەنگی پیشی زۆر جوانی هەیە ئەوە زعفرانەکە ئەو ڕەنگە جوانی بۆ دروست دەکات زۆر خەست و جوان بەڕێزان ئێستا ئێمە شامەکە ئەبڕین بسم الله من ئەمەیە بەدەست ئاوای لێ بکەم ئەمە شێوازە دواتر ئەمە گۆشتە ئەویش مریشکەکانێتی دەرکەوت هیوادارم خواردنی ئەم جارە جێی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت ڕەمەزاتان بەخۆشی بەرنەسەر ئینشاءالله نوێژ و تەعاتی هەموو لای قوبوڵ بێ تا خوارێکی تر خواتان لەگەڵ
ئەوە چییە؟ خۆچای دۆلفینسی نییە؟ بەدڵی نییە چونکە دۆلفینسی نییە. دۆلفینسی